چوونە لای خێزانی خۆی لە دواوەتە لە دەرچەی کۆمیەوە طبعاً گوناحی گەورەیە و پێی ئەوترە زینای بچووک و یەکێکە لەو کەبائیرانەش و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەعنەتی لێ کردووە لە ڕیوایەتی صەحیحە هەیە فەرمێ مەلعون من ئەتە امرأة في دبورها ئەو کەسە نەفرین لێکراوە دوورە لە ڕەحمەتی خوای گەورە کە بچێتە لای ئافرەتێک لە پشتەوە واتە لە دەرچەی کۆمیەوە کە هەرچی وەختێک کەلیمەی من غەشەنا فەلەیسە مینە یان مەلعون یان لەعنەه الله یان ئەمانە کە دێ ئەم کەلیماتانە لە حەدیسە یعنی ئەوەی کە باسیەکە گوناحی گەورەیە بۆی ئەمەش کەبیرەیە و هەندێک کەسیش ئەوەی استغلالەکەن کە ئافرەتەکە ڕووی نایە بپرسێ یان هەڕەشەی لێکاڵێ تەلاقت دەدەم یا ئیجباریەکە لەسەری ئەزانێت کە ئەو شەرمەکە ناتوانێت بپرسێ لە عولەماکان هەتا بۆی ڕوونکردنەوە ئەوانە کە طبعاً بەتەکید گوناحێکی گەورەشە یعنی حەدیثێکی تری صەحیحیش هەیە بزانە چەند خەتەرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من ئەتا حائضاً ئافرەتێک کە لە حەیزایە هەر ژنی خۆیەتی لە حەیزایە من ئەتا حائضاً ئەو امرأة في دبورها یان ئافرەتێک لە پشتیەوە لە دەرچەی کۆمیەوە ئەو کاهینەن بچێ بۆ لای کابرایەکەوە فاڵگرەوەیە یان باسی جنە یا شتێکی ئەوانە بە تەصدیقی بزانە کە ئەوی بۆ کرێ فقد كفر بما نزل على محمد بما أنزل على محمد صلى الله عليه وسلم وحديث كان شرد كان صحيحا لصحيح الجامع الصغير كألباني بصحيح دانا من رحمة خوالي أفرمي هركسك أمس يشتبك كاتي سووري مانگانە بچێتە لای خێزانی یان لە پشتێوە بچێتە لای لە دەرچەی کۆمی یان بڕوا بۆ لای یەکێکی فاڵگرەوە و بەڕاستی بزانە کە گوایە غەیب بەزانێ ئەمە تەصدیق بکە معنای خۆی بەری کردووە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شتێکی زۆر خەتەر و گەورەیە و پێویستیشە ئینسان ئەگەر ئەمەی کرد تەوبەی لێ بکا خێرا تۆبەی لێ بکا و جارێکیکەش نەگەڕێتەوە سەری بە هیچ شێوێ پەشیمانیش بێتەوە لەوەی کە کردوێتی وحتى ئەگەر ئافرەتەکە شکاتی کرد ڕازی بێ و ڕازی نەبێت طبعاً ئەم حرامە هەروەک خۆی وایە یعنی ڕازیش بێ حرام وەگەر ڕازیش نەبێت طبعاً ئەتوانێت شکات بکە لای قازی و ئەشتوانێت جا ببێتەوە لێی و خولع بکە بە سەبەبی ئەوەی کە ئیجباریەکە